ئەگۆرە نێژ بە داواکاریە بۆ ئارون و ئەحمەدیش تایبەت بۆ یانسەی مانگیش کاکە داروین بەرەو فەڕەنسا ئینشەڵڵا
هەروەی لە چاوی بەدکە دوور بێ منمە مۆخات و زینە یاری من گەرێ جوانە تاقانە یەشە زینە خۆشەماچی لێوی گەیشتر نەدەڵێ جوێنە سڵاو لۆ کارگە چییە یعنی خاڵە داربینە لێرە تا فەڕەنسا لە بۆ مامە داربینە بۆ ئەحمەدی بچووک تایبەتەکە ئەحمەد هەروەی یارێکی جوانە بەیە چاوی بەڵک بەڵەکە یاری من گڵێ جوانە خەڵکی ئاسکی کەڵەکە چاوی حەماس دەکەم یعنی کوڕە چاکەکە بۆ ئەحە بچووکە یعنی کوڕە چاکەکە یا ڕەبی گەورە بێ یا ڕەبی گەورە بێ جێگرتەوی باش دەکە مۆمی سە ساڵی هەرکە جێگرکەڵی بۆ بکە بۆ چای زەرەکەشی مامە خێڵە بانەکە بۆ چای زەرەکەشی مامە خێڵە بانەکە هەروەی ماوەیە کەلێم دوورە چرای کۆڕی شەوانم چاوەڕوانی شەوێکم بەخەم بێتە چاوانم سڵاو لە مامەدار بین بۆی دەڵێم بە چاوانم کوڕی حاجی ئاوات یعنی مامە کاوانم ئەم شۆکە میوانم لە لای کاوان میوانم تا بەدڵ بمێنم بۆ مەوجوودی دەزانم یەڵڵا لەژێر هەورە و پەرچەمێ گەورە ئاوێزانێ بم بە ئاسوودە بم دەمێ لەم دنیا بۆ من نەبووی با لەو دنیا نەمدەنێ لەم دنیا بۆ من نەبووی با لەو دنیا نەمدەنێ الله باي خيال باريوة أو حيفا مني كشوة دوسيتي متيوة
حيري